Hêzên Sûriyayê Demokratîk Hesede di Kongrekî Çapemeniyê de ragihan destpêkirina hemleya rizgarkirina bajarê Reqayê piştî dorpêçkirina bajêr 3 milan. پەیامی هێزی سووریای دیموکرات لە دوای ڕزگارکردنی چەندین ناوچە وەک کۆبانی و شەدادی و منبەج و چەندان سەرکەوتنی مێژووی بەدیهێنراو لەمڕۆ بەدووە کۆنتڕۆلکردنەوەی شاری ڕەقە و هەموو ئەو ناوچانەی تری سەر بە ڕەقە دەست پێ دەکات. Di Kongrê Çapemeniyê de berdevkê Hêzên Sûriyayê Demokratîk Hesede Talal Silo eşkere kir hêzên got beşdarî vê hemlê bûne. وەم ئۆپەراسیۆنە بەردەوامی دەبێت و هەروەها ژیانی دەیان کە زەنەوەکانی خۆمان دەپارێزین و دایانگەین لە شوێنە پارێزراوەکان هەموو خزمەتگوزارێکی ژیان بە پێی توانەکانمان بۆیان دابین دەکەین. ڕای دەگەینین کە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی پایتەختی تیرۆریستان ڕەقا دەست پێ دەکات. وام شەڕەش شەڕێکی مێژوویی دەبێت و هێزی سووریای دیموکرات و یەکینەکانی پاراستنی گەل و چەندان هێزی تر بەشداری تێدا دەکەن بە پشتیوانی هاوپەیمانان لە شەڕی دژ بە تیرۆریستان بەردەوام دەبێت. بە هەموو ئەو لایەنانەی کە هەرگیز لەگەڵ سەرکەوتنمان نەبوو پیان دەڵێن کە ئێوە سەر ناکەون، بەڵکو ئێمە ئیرادەمان زۆر بەرزە و هێزەکانمان لە پێناو خوێنی شەهیدەکان بەردەوام دەبێت لە شەڕکردن و کۆنتڕۆلکردنەوەی ڕەقا. Di berdewamiya axaftina xwe de di Kongrê Çapemeniyê de berdevkê Hêzên Sûriyayê Demokratîk daxwaz ji sivîlên Reqayê kir ku dûrî navendên Daişê bikevin. û her wiha daxwaz ji jin û xortên Reqayê kirin ku tevlî Hêzên Sûriyayê Demokratîk bibin. داواکارین لە خەڵکانی خۆمان بۆ پاراستنی ژیانی خۆیان لە بنکەکانی تیرۆریستانی داعش دوور بکەونەوە و ئەم پلانە سەربازی کە دانراوە وەک خۆی جێبەجێ بکرێت و هێزەکانمان بەرەو پێشەوە بڕۆن وەک هەمیشە. Hêjaya gotinê ku hemleya Xezeba Felatê di 6 meha yazan 2016 dest pê kir û hemleya Xezeba Felatê coğrafîke berfireh ji gundewarê Reqayê kontrol kir û piştevaniya koalîsyona navnetewiya şerê Daişê dike. Dara berekat Kulsatî News Bakurê Reqayê.